نەرانی ئازیزی کورسانی وسڵاتان لە بە من زریان ڕەحمانم هەواڵابوووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. ڕۆژانە سەدان تۆن بەرهەمی کشت و کاڵی لە ناوخۆی هەرێم و وڵاتانی دراوسێەوە دەچێتە ئالوەی سلێمانی بۆ هەر بەرهەمێک 2 جار پشکنین دەکرێت. وەزارەتی کشت و کاڵی هەرێم و عێراق بە هاوکاری ڕێکخراوی فاو و بانکی جیهانی پرۆژەیەک بۆ پاڵپشتی سامانی ئاژەڵ جێبەجێکەن. سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین لە سەراستی هەرێم دیاری کراون. پرۆژەی هێڵی ئاوی دوکان سلێمانی چوەتە بواری جێبەجێکردنەوە کە بە تەواوکردنی کێشەی بێ ئاوی چارەسەر دەبێت. وەفدێکی باڵای هەرێم بۆ پرسی ئەسیکۆدا دەچێتە بەغداد. بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێمیش بە کورساد نیوزی وت حکوومەتی هەرێم ئەوێدە و بابەتە بە تەواوەتی چارەسەر بکات. دووبارە سڵاوتان لێبێ. ڕۆژانە سەدان تۆن بەروبوومی کشت و کاڵی لە ناوخۆی هەرێم و لە وڵاتانی دراوسێشەوە ئەچێتە ئەلوەی سلێمانی پشکنینی کواڵیتی کۆنتڕۆڵی بۆ ئەکرێت و لەگەڵەوەشە لە ڕێگەی سەندیکاوە چاودێری نرخەکانیشی ئەکرێت. لێپرسراوی تاقیگە و کۆنتڕۆڵی جۆری هامسا لە ئەلوەی سلێمانی ئەڵێت ڕۆژانە هەر بەروبوومێکی کشت و کاڵی پێش ئەوەی بێتە ئەلوەکەوە سەرەتا نمونەی لێوەرەگیرێت بۆ پشکنین ئەگەر گونجاو بێ بۆ خواردن پاشان ڕێگەی پێدرێت کە داخڵ ببێت. ئەلوەی سلەیمانی و ڕۆژانە سەدان تۆن لە بەروبوومی کشت و کاڵی لە ناوخۆی هەرێم و وڵاتانی دراوسێەوە لەژێر چاودێری کوالێتی کۆنتڕۆڵ و لیژنەی چاودێریکردنی نرخ ڕەوانەی ئێرە دەکرێت. ئەم فرۆشیارانە کە لە ئەلوەکەدا کار دەکەن دەڵێن هەر بەروبوومێکی کشت و کاڵی لە وڵاتانی دراوسێەوە هاوردە بکرێت نمونەی لێوەردەگیرێت بۆ پشکنین هاوکات بەروبوومە ناوخۆییەکانیش لە ڕێگەی تاقیگەی نێو ئەلوەکە پشکنینی بۆ دەکرێت بۆ ئەوەی بزانرێت شیاوە بۆ خواردن یاخودنا. لەگەڵ ئەوەشدا لە ڕێگەی لیژنەی سەندیکاوە ڕۆژانە چاودێری نرخی بەروبوومەکان دەکرێت. ئێستا بڵێن جێگیبوونێکی باشی بەخۆیەوە بینیوە کارمەندانی کوالیتی کۆنتڕۆڵ چ لێرە چێ لە حدود بڵین بەڕاستی جێدەستیان دیارە کە ئیشی چاگەکەن ناڵە نیشتێکی خراپ بێتە ناو ئەلوەی سلێمانی و تا بگاتێ دەستی هەڵاتیان بە دوو کوالیتی کۆنتڕۆڵە ڕسقی ئەلوەی سلێمانی بە دوو کوالیتی کۆنتڕۆڵات تێپەڕەبێ یەکیان لە مەرزەکانی باشماخ و سەیرانبەن و تەوێڵە و ئەمانە و یەکیشیان لە ناو ئەلوەی سلێمانی خۆیە کە لەم ڕۆژانەیە چەند بەروبوومێکیان قەدەغە کردو کە ڕێژەی نیتراتەکەی لە ڕێژەی پێویست زیاتر بووە. ئێرەش بەشی تاقیگەی کۆنتڕۆڵی جۆری هامسایە لە نێو ئەلوەی سلەیمانی ڕۆژانە لێرە پشکنین بۆ نمونەی بەرهەمە کشت و کاڵەکان ئەنجام دەدرێت. دکتۆر عەلی عەبدوڵڵا لێپسراوی تاقیگەکەی و دەڵێت هەموو بەروبوومەکان پشکنینیان بۆ دەکرێت بۆ مەبەستەش دوای پشکنین بۆ نمونەی نزیکەی نیوتۆن کوولەکە لە پشکنینەکەدا دەرنەچووە و دەستی بەسەردا گیراوە. ڕۆژانە هەموو ئەو بەروبوومانەی کەێتە ناو ئەلوەی شاری سلێمانی بە مەبەستی ئەوەی بفرۆشێت و بچێتە ناو بازاڕەکانەوە پێش وەختە پشکنینی کۆڵیتی بۆ هەموو جۆرەکانی ئەکەین سەبارەت بە بەروبوومی کوولەکە لەم چەند ڕۆژەی پێشوە تەمان پاشەوەی کە پشکنینی بۆ کراو دیقەتیرا بەرزی ڕێژەی نیترات لە چەند ڕۆژی پێشوە بەرز بۆ بەرزترین ئاستی ڕێگە پێدرا و لێرە با بڵێن نەهێڕا بفرۆشێت و پشکنینی بۆ کراو دەرنەچوو. ئەلوەی سلەیمانی هەر تەنها شوێنی فرۆشتنی بەروبوومە کشت و کاڵەکان نییە بەڵکو و ناوەندێکە بۆ پشتگیری جوتیاران و پاراستن و ساختکردنەوەی بەرهەمەکانیان کە ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە پاراستنی ئاسایشی خۆراک و پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ لە پارێزگای سلەیمانی. ئەو بەروبوومە کشت و کاڵیانەی لە ئەلوەی شاری سلەیمانی دەفرۆشێت و دەخرێتە بازاڕەوە ڕۆژانە پشکنینیان بۆ دەکرێت. بۆیە فرۆشیارانی ئەلوەی شاری سلەیمانی دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە هیچ بەروبوومێک لە نێو ئەلوەی شاری سلەیمانی ناچێتە دەرەوە ئەگەر پشکنینی بۆ نەکرێت. هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی. پرۆژەی هێڵی ئاوی دوکان سلێمانی چوەتە بواری جێبەجێکردنەوە گفتوگۆ لەسەر دیزاینی پرۆژەکە کراوە لە قۆناغی یەکەمی پرۆژەکەیە 10,000 مەتر سێجا ئاو لە سەعاتێکە و لە قۆناغی دووەمیشە
20,000 متر سێجا ئاو لە سەعاتێکا دابین نەکات بە جێبەجێکردن و تەواوکردنی پرۆژەکە کێشەی کەم ئاوی لە سلێمانی بە تەواوەتی چارەسەرەکرێت. کۆبوونەوەی جێبەجێکردنی پلان و دیزایانی پرۆژەیەکی گرنگە لە سلێمانی. پرۆژەی هێڵی سێمی ئاوی دووکان سلێمانی ئەو پرۆژەی کێشەی کەم ئاوی لە شارەکەدا بە تەواوی چارەسەر دەکات و هاوشانی پرۆژەی هێڵی 1 و 2 ئاوی دووکان سلێمانی بڕی پێویستی ئاو بۆ دانیشتوانی سلێمانی دابین دەکات بە جۆرێک لا قۆناغی یەکەمدا 10,000 متر سێجا ئاو لە سەعاتێکدا دابین دەکات زیاتر لە 423 میلیۆن دۆلاریشی بۆ دابین کراوە. گرنگی ئەم پرۆژەیە ئەوەیە کە کورتێنان هەیە لە بەرهێمێنانی ئاوە بۆی فرامبوونی ناو شاری سلێمانیەوە ئەو گەڕەکەنوانی کە تۆڕێ ئاویان نییە و ئەو یەکە نیشتە جوانی کە دروست بوون هیچی ئاوی نیشتمانی ئێمەی پێ نەگەیشتووە لە دوای ئەوانەی کە لە دوای 2015 دروست کراون و ئەم پرۆژە نوێیە قۆناغی یەکەمی 10,000 متر سێجا ئاو دابینەکە مانای بە 24 کاتژمێرەکە 240,000 متر سێجا ئاو بۆ ناو شاری سلێمانی زیاکە ئەمە قۆناغی یەکەمی و بە قۆناغی دووەمیشی ئەبێتە دوو هێندە کابێتە 480,000 متر سێجا لە ڕۆژێکا کامە بە تەواوی شاری سلێمانی لە کێشەی کەم ئاوی دەربازەکە. سەرپەرشتێرانی کۆمپانیای جێبەجێکار دەڵێن دیزایانی پرۆژەکە جیاوازە و بە جۆرێک داڕێژراوە کە وەڵامدەرەوەی گەشەی دانیشتوان بێت لە ساڵانی داهاتووی سلێمانیدا. ئەم پرۆژێ جیاوازەیەکی بەرچاوی هەیە لەگەڵ هێڵی سێی ئاوی دوکان سلێمانی لەگەڵ هێڵی 1 و 2 هەمان پرۆژە. ئەم پرۆژێ تەکنۆلۆژیای تازەی تیا بەکار ئەهێنرێت ئەو کێشە و ئاستەنگ و با بڵین چالنجانی کە هەبووە لە دوو پرۆژەی ڕابردوودا وانیازە بە تەماین بەرنامەمان بۆ داناوە ئیشەڵا لەم پرۆژە لە هێڵی سێ چارەسەریان بکەین. دیزاینێکی وا بکەین دیزاینەکە ڕنگدانەوەی هەبێ بۆ بەرفراوانبوون و ئەکسپانشین پرۆژەکە لە ماوەکانی داهاتوودا. سلێمانی ڕۆژانە پێویستی بە 450,000 متر سێجا ئاو هەیە لە کاتی ئاساییدا دەتوانرێت 240,000 متر سێجا ئاو بەرهەم بهێنرێت و بدرێت بە هاوڵاتیان کە ئەمەش نیوەی پێویستی شارەکەی و لە داهاتوودا هێڵی سێمی پرۆژێ ئاوی دووکان سلێمانی نیوەکەی دیکەی پڕ دەکاتەوە. جێبەجێکردنی پرۆژەکە و تەواوبوونی لە داهاتوودا کێشەیەکی لە مێژینەی سلێمانی چارەسەر دەکات کە ئەویش کێشەی کەم ئاویە لە شارەکەدا بە پێی و پلانەی کە دانراوە لە ماوەی 30 ساڵی ئایندەدا سلێمانی ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی نابێتەوە و هێڵی سێمی ئاوی دووکان سلێمانی هاوشێوەی سەرچاوەکانی تری ئاوی سلێمانی دابین دەکات. دنیا ماجێت کورتسار نیوز سلێمانی. وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ئەڵێ 2000 جوتیار و خاوەنی ئاژەڵ لە پرۆژەی پاڵپشتی سامانی ئاژەڵ سوودمەند دەبن. ڕزگار حەمەد ڕاوێژکار لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێم بە کورسات نیوزی ود وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بە هاوبەشی ڕێکخراوی فاوی نەتەوە یەکگرتوەکان لەسەر بودجەی بانکی ناوەندی عێراق پرۆژەیەک بۆ سامانی ئاژەڵ لە 4 پارێزگای عێراق ڕائەگەیەنێت. وتیشی پارێزگای سلێمانی بۆ ئەو پرۆژەیە لەسەر ئاستی هەرێم دیاری کراوە. پرۆژەکە بۆ پەرەپێدان و باشترکردنی کواڵیتی بەهای شیر و دروستکردنی ناوەندی کۆکردنەوەی شیر لە گوندەکان و چۆنیەتی بە بازاڕکردن و بە پیشەسازیکردنی بەروبوومە شیرەمەنیەکانە بە شێوازی مۆدێرن و زانستی. ئەم پرۆژەیە بریتە لە پرۆژەی پاڵپشتیکردنی خاوەن ئاژەڵانی خاوەنداری ئاژەڵی بچووک ئەوانەی کە جوتیاری بچووکن جوتیاری خاوەن ئاژەڵی کەمی ژمارەی ئاژەڵەکانیان کەمە. ئەم بابەتە بۆ چییە؟ بابەتەکە لە ئەساسا بۆ پاڵپشتیکردنی ئەو جوتیارانەیە بە تەدریبپێکردن و ڕاهێنانیان لەسەر چۆنیەتی چاکردنی جۆری بەرهەمی شیرەمەنی و هەروەها پاڵپشتیکردنیان دیانە بێگومان ئەم پرۆژەیە ساڵ بۆ ساڵێک و 7 مانگە خایەنێت و هەر دوێنێت دەست بەکارەکانی کرا بە پێی ئەو تیمانەی کە دروستمان کرد لە هەر یەک لە ئەمێ ئاماژە بەوە بم کە ئەم پرۆژەیە دوو بابەتی سەرێکی لە خۆی دەگرێت. بابەتێکیان بریتە لەوەی کە چۆن ئێمە بتوانین مارکتین بۆ شیر و بەروبوومەکانی پەنیر و بەرهەمی شیرەمەنی بکەین بە شێوازێکی مۆدێرن و بە شێوازێکی کواڵیتی بەرز و لە پێ شێوازێکی مۆدێرن و فێرکردنی جوتیار لەسەر ئەم شێوازە و دابینکردنی پێویستەکانی بەرهەمێنان بم شێوازە. بۆ قسەی زیاتر لەسەر بابەتی ئەم پرۆژەیە کە ئێستا لە هەواڵەکەی باسمان کرد و هەروەها بۆ قسەی زیاتر لەسەر بەنداوەکان لەسەر گلدانەوەی ئاو لەسەر بەگشتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوانمان لەگەڵە هیوا عەلی
وتەبێژی وەزارەتی کشت و کاڵکاکی وا زۆر بەخێر هاتی بۆ ئابووری کورسات نیوز. با سەرەتا بەم پرۆژەیە دەست پێ بکەین. ئەم پرۆژەیە چییە کە بۆ سامانی ئاژەڵ لە 4 پارێزگای عێراق تەرخان کراوە؟ باسێکی وردەکاریەکانی و باسی ئامانجەکانیمان بۆ بکە. ئێوارەتان باش هاوڕێیانی کورسات و بینەرانی خۆشەویست، سڵاوێزم هەیە بۆ هەمولایەک. سپاس بۆی کە هاوتەریوی سیاسەتی میدیای وەزارەتی کشتتوکاڵ گرنگی دەدەن بە مەسلەی ئەو چاڵاکی و پرۆژە استراتیژیانەی کە دەبێتە مای خزمەت بۆ هاوڵاتیان و جوتیاران و خاوەن پرۆژە و ئاژەڵداران بە شێوەیەکی گشتی. لە چەند لە دوێنێوە بابەتی دەستپێکی ناساندنی پرۆژەی پاڵپشتی سامانی ئاژەڵی کە پرۆژەیەکی استراتیژی گرنگە لەسەر ئاستی عێراق قۆناغی جێبەجێکردنی دەست پێ کردووە و ئەم پرۆژەیە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی عێراق بە پاڵپشتی و کۆمەکی دارایی بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی فاو جێبەجێ دەکرێت. دیاران پرۆژەیە لەسەر ئاستی عێراق 7,000 جوتیار و ئاژەڵدار و بە تایبەتی ژنانی دەستڕەنجینی لە ناوچە گوندژینەکان کە خەریکی ئاژەڵداری و سەرۆکاری بەخێوکردنی ئاژەڵداری و بەروبوومە شیرەمەنیەکانن لە چەند پارێزگایەکی ناوەڕاست و خاوەری عێراق سوودمەند بوون. لەسەر پێشنیاری وەزارەتی کشتتوکاڵ لەم پرۆژەیە لە ناوچەی پارێزگای سلێمانی هەروەها لە ئیدارەی ڕاپەڕین جێبەجێ دەکرێت. سەرجەم بە فەرمانگەکانی پەیوەندیدار لە وەزارەتی کشتتوکاڵ ڕاست پێدراون بۆ مەسەلەی ئامادەکاری. دیارە ئەم پرۆژەیە یەکێکە لەو پرۆژانەی کە ئێمە لە پەرپشتی سامانی ئاژەڵ لە چەند ساڵی ڕابردوو هەنگاوی زۆر گرنگمان نا بۆ گەیشتن بە ئیکتیفای پرۆژە پەروەریەکان و بەرهەمهێنانی گۆشتی مریشێک و بەرهەمهێنانی هێلکا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەنگاوەکانی وەزارەت بۆ پاڵپشتیکردنی بەخێوکردنی ئاژەڵی گەورە و بچووک و بەرهەمهێنانی گۆشتی سوور بابەتی بە پیشەسازیکردنی بەروبوومە شیرەمەنیەکان و هاندانی ئاژەڵداران بۆ یەکەوە چۆن بە شێوەیەکی زانستی مۆدێرن بە تەکنۆلۆژیای پێشکەوتو و پێداویستیەکانی لۆجستی و ئامێرەکانیان بۆ دابین بکرێ چۆن ناوەندەکانی کۆکردنەوەی شیر بەخێوکردنی ئاژەڵداری کۆ بکرێتەوە، کۆگا بکرێت دووبارە تابیە بکرێتەوە و لە پرۆگرامی زنجیرەی بەهای شیر چۆن بەروبوومە شیرەمەنیەکان لەگەڵ ناوەندی بازار ڕێک بخرێتەوە. ئەم پرۆژەیە ئێستا ئامادەکاریەکان و ناونووسین دەستی پێکردیە و فەرمانگەکانی وەزارەت کار دەکەن بۆ ئەوەیەکەوە ئەو خاتونانەی کە لە ناوچەکان خەریکی بەخێوکردنی ئاژەڵن یاخود ئاژەڵداران و جوتیاران بە شێوەیەکی گشتی هان دەدەینکەوە کێشەی ساختکردنەوەی بەروبوومەکان و شێوازی بەرهەمهێنانیان دەبێت لە چەندی ناوەند و کۆگا و هەرەوەزی کشتتوکاڵی بچووکدا کۆ دەکرێنەوە و ڕەبتی بازار دەکرێن و سەرنجی هاوڵاتیان و بەکارهێنان ڕادەشێشرێ بۆی کەوا پیش بە بەرهەمینەوە خۆی ببەستن. زۆر باشە کاکیوە باسی خانمانت کرد، پێمان بڵێ ئایا لەم پرۆژەیە زیاتر هەوڵدراوە سەرنج بخرێتە سەر خانمان و گوندەکان و زیاتر فۆکس بخرێتە سەر و بابەتە یاخود چی کەوا بە تایبەتی باسی خانمانت کرد بۆ پرۆژەکە؟ بەڵێ ڕاستی بە حکمی ئەوەی کە خودی بەڕێز وەزیرەکەی ئێمە خاتو بێگەر تاڵەبانی یەکێکە لە خانمەهرە چاڵاکەکان بەردەوام کار دەکات بۆ مەسلەی سوودوەرگرتن لە تواناو بەهرەکانی ژنان هەم لە دەرسوانی کۆلێژە کشتتوکاڵیەکان هەر بۆ زانیاریت ئێمە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو 11,000 دەرسووی کشتتوکاڵیمان هەیە لە سەرجەم بەشەکانی کشتتوکاڵی کۆلێژ و ئامادەی و پەیمانگەکان لەو 11,000 نزیکەی 7,800 لەوانە لە ڕەگەزی مێری یاخود هاوڕێیان و خوشکان و خانمانی ئێمن کە ئەمە یەکێکە لەو توانە و بەهرانەی کە لە خۆشەویستی ئاژەڵ و لە خۆشەویستی کشتتوکاڵەوە خەڵکانێکی زۆر چوونەتە خوێندن چۆنەتە ناوەندەکانی ئەکادیمی ئێمە دەمانێت ئەو توانە و بەهرەیە بەرجەستە بکەین. لە هەمان کاتدا ئێستا خەریکی دروستکردنی کۆمەڵی هەرۆزی کشتتوکاڵی خانمان وەزارەتی کشتتوکاڵ پاڵپشتی دەکا و ئەوەی کە من لە بەرگەیەکی ئەساسی ئەم گفتوگوێ لەگەڵ جەنابەت باسم کرد ئەوەیە کە لە ناو پرۆژەکە تەسبیت کرایە کە ڕێژەی بەشداری ژنان و کاراکردنی بەشداری ژنان نابێت لە 125 کەمتر بێ. یعنی ئێستا کە ئەم پرۆژەیە لە شارەکانی عێراق دەست پێ کردووە لە هەرێمی کوردستانیش دەست پێ دەکات ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە کە دەبینین زۆربەی خانمان لە ناوچە گوندنشینەکان یان لە ناو دەوروبەری سنتەری شارەکان خەریکی بەخێوکردنی ئاژەڵداری و مەڕووماڵات و پەلەوەرن. ئەمانە هەمووی ئەو دەرفەتەیە کە ئێمە هەڵبستین بە پاڵپشتیکردنیان بەڕاهێنانیان بەڕەخساندنی بازاڕیان
و بۆ ئەوی کەوا هەم داهاتێکی ئابووری سربەخۆیان هەبێ هەم بەشداری بکەن لە بژانەوەی کشتتوکاڵ لە ئاودانکردنەوەی گوندەکان و دڵنیاییدان بە دەست و بازووی ڕنجینی خانمان بە تایبەتی لە ناو چەگونیشینەکان کەمە لە ناو پرۆژەیەدا جێژی کراوە کە دەبێت 125 بەشداری بکەن. باشە کاکیوا بێگومان با پێش پرسیاری دواتر منەمە بڵێم وەکو خانمێک سپاسدانەکەم لە بەرەوەی کە ئەمە جگەلەوەی کە خزمەت بە کشتتوکاڵ بە ئاژەڵداریەکە خزمەت بەسەر بەخۆی ئابووری خانمانی شەکات بەڵام ئەمەوێ بزانم بۆی کە ئەو هاوڵاتیانە و کەسانە کە ئەیانەوێ بەشدار بن زیاتر سوود ببینن لەم گفتوگۆیە کێ ئەتوانێت سوودمەند بێ لە پرۆژەکە کاکی وا بۆ نمونە خانمێک ئێوە یەکێک بێ لە بەشداربووانی پرۆژەکە ئەبێت چ تایبەتمەندیەکی تیاابێ و ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە بەشدار بێت و سوودمەند بێ لە پرۆژەکە. پرسیارێکی زۆر جوانە ئێستا ئێمە لەسەر ئەو نقطەیە ئیش دەکەین کە چۆن زانیاریەکان بگوازینەوە چۆن یەکێک لەو بەڕێزانە کە شێبیست دەبی حەزەکە سوودمەند بێ لە وەزارەتی کشتتوکاڵ ئەم پرۆژەیە وەکو باسم کرد لە پارێزگای سلێمانی لە سنووری سەی سادق لە هەربەت لە پیرەمەگرون و لە سنووری ئیدای ڕاپەڕین لە چەندین جوگرافیا و لۆکیشنی تر جێبەجێ دەکرێت تیمی تەکنیکی ئێمە لە فەرمانگەکانی وەزارەتی کشتتوکاڵ لە بەڕێوەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی و بەڕێوەتی گشتی کشتتوکاڵی ڕاپەڕین بە تایبەتی بەڕێوەتی سامانی ئاژەڵ لە هەردوو بەڕێوەتیەکە و لقە کشتتوکاڵیەکانمان لەو شوێنەی کە هەر بە ڕێزێک جێبیسی ئەو پەیامەیە لەو جوگرافیایی کە باسمان کرد لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنووری ئیدای ڕاپەڕین جێبیسی ئەم پەیامی ئێمەیە ئەوانە ئەو کەسانە سوودمەند دەبن کە ئێستا خەریکی بەخێوکردنی ئاژەڵدارین بەڵام کێشەی ئەویان هەیە کەوا چۆن بەرهەمی شیر ساغ بکەنەوە لە چوارچەوەی بەرنامەی دووبارە بەکارهێنانەوەی شیر بۆ بەربوومە شیرەمەنیەکان لە دروستکردنی ماست و خەیماغ و ئەو بەرهەمانەی تر کە پێویستە بە پیشەسازی بکرێ خەڵکانەکان لە ناوچە گوندنشینەکان و دەوروبەر ئەو توانە و ئیمکانێتیان نییە کەوا بەرهەمەکانیان بگوازنەوە یاخود تعبیەی بکەن بە پیشەسازی بکەن یاخود بە کوالیتێکی بەرز بازارسازی بۆ بکەن بە بازاری ناوخۆی بناسنەوە ئەم پرۆژەیە هەڵدەسێت لە چوارچەوەی هەرەوەزیەک هەموو ئەو خەڵکانە بانگێش دەکات کە ئاژەڵ بەخێو دەکەن و دەیانوێت بەربوومی شیر زیاد بکەن یاخود بە بازار بکەن یاخود لیان وەربگیرێتەوە لە چوارچێوەیەک کە ڕاهێنانیان پێ دەکرێت و ئاشنا دەکرێن تەنانەت پێداویستەکانیان بۆ دابین دەکرێت و هەر بە ڕێزێکی تر کە کاری بە پیشەسازیکردنی بەربوومی شیرەمەنی بکات لە ڕێگەی دروستکردنی هەشتا دە ناوەندی کۆکردنەوەی بەرهەمەکانی شیر و دووبارە کۆگاکردنی و بە پیشەسازیکردنی و تەنانەت ڕەبتکردنەوەی لەگەڵ بازار بۆی هیوادارم ئەو بەڕێزانەی کە لەو دوو شوێنە لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین کە خەریکی سەرۆکاری ئاژەڵداری و مەردارین و مەبەستیانە سوودمەند لەم پرۆژەیە تکایە پەیوەندی بکەن بە نزیکترین فەرمانگەی کشتتوکاڵی یا پەیوەندی بە ئێمە بکەن ئێمە لە خزمەتیاندا دەبێت. دەستخۆش بەجابا من ئەم هەلەش قۆزمەوە پرسیارێک دەربارەی کێشەی وەرگرتنی گەنمی جوتیاران بکەم. جوتیاران ناڕازی بوونیان و بڕەکە دیاری کراوە کەمە ئەزانین کە حکوومەت هەرێمی کوردستانیش هەڵوێستی هەبوو ئەوی شەرپەی کەم بوو کاکی وا جەنابەت وەکو وتەبێژی وەزارەت پێ دوایەم کێشە چارەسەر بکرێت یاخود هیچ هیوایەکەیە بۆ ئەوەی کە گەنمێکی زیاتر لە جوتیارانی هەرێمی کوردستان وەربگیرێ وەکو خۆیەمێنێتەوە. بەداخەوە ئێمە چەند ساڵ لە دوای یەکتری بابەتی کە وەرزی درێنا یاخود وەرزی چاندن دەست پێ دەکات کێشەی بە بازارکردنی گەنمی جوتیاران و کێشەی تیمە تەکنیکیەکانی ئێمە لەگەڵ بەغدا بە بەردەوامی دەست پێ دەکات و لە چەند ساڵی ڕابردووە لە ئەم ساڵیش ئەو ڕێژانەی کە حکوومەتی فیدرال لە چوارچەوەی پرۆسی وەرگرتن و بە بازارکردنی گەنم پێشنیاری دەکات یاخود بڕیار لێتدا سەرباری ئەوەی کە گۆڕانکاریەکانی کەشوها لە چەند ساڵی زۆر ناوچەکانی ئێمە زیانمەند کردووە بۆ کاریگەریانە و ئاڵنگەریانی کە هەیە بەدڵی ئێمە وەزارەتی کشتتوکاڵ و بەدڵی جوتیارانی خۆشەویست نەبووە. ئەم ساڵ بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە هەندێک شوێن تا 5 هەندێک تا 6 هێندە بارانباریە و بەپێی ئەو فۆرم و داتا و ڕوبەرانی کە پێشنیار کراوە 3,300,000 دۆنم زەوی بە گەنم داچێنراوە و ئاستی بەربوومە کشتتوکاڵیەکان ڕێژەی پێشبینیەکان لە نێوان 2 ملیۆن تا 2,5 ملیۆن تۆن دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەرزە کشتتوکاڵیەکان کەشوهەوای ئێمە هەموو ئەو شتانەی کە هەیە پێشبینیەکانی ئێمە بۆ بە بازارکردنی گەنم زۆر لەوە زیاتر بوو بەداخەوە کە لە هەفتەی ڕابردوو یاخود لە 2 هەفتەی ڕابردوو وەزارەتی بازرگانی عراقی یا وەزارەتی کشتتوکاڵی عراقی لە ڕاگەیان کە ئەم ساڵ بۆ هەرێمی کوردستان 292,000 تۆن دیاری دەکرێت
لە کۆی 3,600,000 تۆن بەداخەوە ئەمە نیگەرانیشی زۆری لە هەرێمی کوردستان دروست کردووە. تیمی تەکنیکی بۆ بە بازارکردنی گەنم گەڕان و هەرێمی کوردستان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان خستە ڕوو بۆ مەسلەی ڕاگەاندنی ڕاستی و دروستیەکان و کەمتەرخەمیەکان لەو بابەتە. هەدووە بەدای ئەوە بەرز وەزیری کشت و کاڵ نامێکی فەرمی ئاراستەی خودی بەڕێز سەرۆکۆماری عراق کردووە و نامەیەکی ئاراستەی سەرۆکوەزیرانی عراق کردووە و سەجەم ئەو بەڕێزانێک کە لە پێگەی حکومڕانی عراق و هەرێمی کوردستان ڕاست پێدراونکەوە پاڵپشتی جوتیاران بکەن بۆی کام کێشەیە چارەسەر بکرێ ئەو نەعەدالەتی چارەسەر بکرێت کە هەموو ساڵێک بۆ جوتیارانی ناوە ڕاست و خواردی عراق فەرهەم دەکرێت لە دەروی پلان و لە ناوەی پلان گەرمیان بۆ ساغ دەکرێتەوە. جوتیارانی ئێمە ئێستا هەم ژمارەیان هەم ڕوبەری سێنرا و هەم ڕێژەی بارانبارینمان هەم ئاستی پێشبینیەکانی بەروبوومی دانەوەڵی گەنم کە یەکێکە لە سەروەتە نیشتیمانیەکانی ئاسایشی خۆراک پێویستی بە چارەسەرکردنە. کۆتا قسە ئەگەر بۆ جەنابی باسکەم خودی بەڕێز سەرۆکۆماری عراق و سەرۆکوەزیران گوتی و ئەویان گوتووە کە ئەوم بڕیارە پێویستی بە پێداچوونەوەی پێویستی بۆ یەکەوە پاڵپشتی زیاتر بکرێت بە فعلی جوتیارانی هەرێمی کوردستان شایانی ئەوەن کەوا پێداچوونەیەک بۆ بڕیارە بکرێتن. چاوەڕێ دەکەین کە لە چوارچەوەی پێداچوونەوە بۆ بڕیارە لە ئەنجومانی وزاری عراقی دووبارە بابەتی زیادکردنی ڕێژەی گەنم چارەسەر بکرێتەوە یان گۆڕانکاریشی بەسەدابێ. لەو نامەیە نیگەرانیەکانی وەزارەتی کشت و کاڵ و جوتیاران و هەموو ئەو داتا و پێشبینیانەی کە پێویستە بە دروستی خراونەتە ڕوو و وەزارەتی کشت و کاڵ داوای کردووە بەلانی کەم 150 ئەو گەنمێک کە ئەم ساڵ لە هەرێمی کوردستان بەرهەم دێتن حکوومەتی فیدراڵ وەری بگرێ. بەداخەوە تا ئێستا ئەو نەتیجەیە نەبووە هەرچەندە باسی ئەو دەکەن کە لە لیژنەی کشت و کاڵی لە پەرلەمانی عراق و هەندێک بەڕێزی تر بڵاویان کردبووە کە ئەم ساڵ هاوشێوەی ساڵی ڕابردوو 400,000 تۆن دیاری کراوە. ئەمانە هێشتا نەبوونەتە بڕیار و بنەما. وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگەی تیمی فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەژاری کۆبنەوە دەکات هەر پێش هاتیش تازە بێتن. هەوڵ دەدەین تا ئەوەی کە پێمان بکرێ مناقەشە و گفتوگۆکان لە چوارچێوەی ئەو پەیامە بێ کە وەزارەتی کشت و کاڵ لە پێناو جوتیارانی هەرێمی کوردستان یەکلای بکاتەوە. باشە کاکیوە باسی ڕێژەی دابارینت کرد. ئەزاین لەخوا بەزیاب ئەم ساڵێکی پڕخێر و بەرەکەت بوو چ زستانەکەی و چ بەهارەکەشی هەتاوەکو ئێستاش زۆر لە ئێستا بە دواوەژێمە بەردەوام داهاتی ئەومانە بێ بەهۆی ئەم ڕێژەی دابارینە باشەوە. کاکیوە ئاستی بەنداوەکان و پۆندەکان بەڕای جەنابەت وەکو پێویستە بە لە بەرچاوگرتنی ئەمبار و دۆخەوە ئایا وەزارەت پلانی درێژخایەن و کورتخایەنی هەیە بۆ ئەوەی کە ئاستی بەنداوەکان زیاتر بکات و پەرەی پێبات کە بتوانین ئاوێکی زیاتر گل بینەوە؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریان لە ناوچەکە هەیە لە بواری کەش و هەوا لە بواری دابارین و شێداربوونەوەی زەوی بێگومان لە وەکو باسمان کرد عێراق و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریەکانی گەورەی کەش و هەوادان کە ناوچەکەی ئێمە پێنجەمی وڵاتی کارەسات ئامێز و بەرساوڕوونە لە زیانەکان بەڵام ئەو پلانە استراتیژیکە لە وەزارەتی کشت و کاڵ هەیە نزیک مەودا یاخود دوور مەودا لە چوارچێوەی دراسی استراتیژی ئیدارەدانی خاک و ئاو و چۆنێتی سوودوەرگرتن لە سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان و دووبارە بەکارهێنانەوەی ئاو بۆ بژانەوەی سێکتەری کشت و کاڵ ئەوەی کە دڵخۆشکەرە ئەوەیە کە لە کۆی ئەو بەنداوانەی لە هەرێمی کوردستانن سەرجەمیان بەنداوەکان سەرڕێژ بوون هەموو ئەو بەنداوانە کە پلانی خەزمکردنی ئاوی بۆ دانراوە لە چوارچێ ئەو پلانە استراتیژیە بۆ گردانەوەی ئاو وەرزی خەزنی ئاو سەرڕێژ بوون تەنها بەنداوە تاقانەکەی دوکان ماوە کە ئەم بەنداوە دوای چەندین ساڵ ئەگەر بۆ پلان استراتیژی وەزارەتی کشت و کاڵ هەیتی بۆ خەزنی ئاو هەر ڕۆژانە 15 بۆ 20 سانتیم ئاو بەرز دەبێتەوە تا ناوڕاستی مانجی 5 و کۆتاییەکانی وەرزی خەزنی ئاو پێش مانجی 6 ئەگەر بۆ بارانە بە ڕەحمەتە بەردەوام بین ئینشاءالله بێن ماوسەکەی بەنداوی دوکان دەبینین و هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دڵنیا دەکەینەوە ئێستا هەرێمی کوردستان زیاتر لە 8 ملیار مەتر سێزە ئاوی خەزم کردووە لە بەنداوەکان و ئاسایشی ئاومان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە دۆخێکی زۆر سەلامەتە هەم بۆ ئاوی خواردنەوە هەم بۆ کشت و کاڵ هەم بۆ پیشەسازی هەم بۆ سێکتەری کشت و کاڵی هەم بۆ گەشتیاری هەم بۆ بەرهەمێنانی کارەبا ئینشاءالله خوای گەورە ئەو ڕەحمەتەمان لەسەر بەردەوام کە بەبێ زیان لە هەمان کاتدا ئەو پۆند و پرۆژە ئاودێری و کەناڵ و ڕێرە و کانیاوانەی کە لە هەرێمی کوردستان هەن دوای چەندین ساڵ سەرجەمیان بوژاونەتەوە بەهارێکی زۆر کەسک و جوانە ئینشاءالله خوای گەورە ئەم بارانی ڕەحمەتە لە بژانەوەی سامانی نیشتیمانیەکە بەردەوامەکە لە سەرمانە. زۆر سپاس هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشت و کاڵ کە لەگەڵمان بوون. سپاس بۆ زانیاریەکانت. کۆڕبەندی بەکارخستنی خێرا بۆ خستنە سەرکاری گەنجان ئەنجامدرا بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی بە هاوکاری ڕێکخراوی GIZ ئەڵمانی و ڕێکخراوی WEO خولێکی ڕاهێنانی دیجیتال مارکتینگی بۆ 20 گەنجی شاری هەڵەبجە کردەوە. لە کۆڕبەندەکەیە گەنجان و خاوەنکارەکان
خاوەنکارانی کەرتی تایبەت بێگومان کە نوێنەری 6 کۆمپانیای کەرتی تایبەت بوون ئامادە بوون بۆ ئەوەی کە پەیوەندی لە نێوانیانە دروست بکرێن. مەبەست لەم کارە ئەوەیە کە کۆمپانیەکانی کەرتی تایبەت سوود لە تواناکانی گەنجانمان وەربگرن. ئەم تۆڕبەندی بەکارخستنی خێرا یەکەمین تۆڕبەندە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئەکرێ ئامانجمان لێ ناساندنی کەرتی تایبەت و فێرخوازانە بە پلاتفۆرمی هەلی کاری حکومت کە پۆرتاڵێکی فەرمیە بۆ بەکارخستنی گەنجەکان و پێکەوە خاوەنکاران و کارخوازانیش لێرە یەکتر ئەناسن و سەکۆیەکمان بۆ ڕێکخستون کە چاوپێکەوتنێکی هاوچەرخیانە پێکەوە لێرە ئەنجامەدەن و گەنجەکانیش فێرە بن کە لە ژێر فشارە و بە ماوەیەکی کورت بە شێوەیەکی پوخت ئەو لێ هاتوویانەی کە هەیەە بگێنن بە خاوەنکارەکان. چالاکیەکان لە هەڵەبجە زۆرن. لە هەڵەبجە ئامێنمەوە چالاکیەکانی هەفتەی فراوانخوازی دارایی لە عێراق دەستی بەکارەکانی کردووە. جا فراوانخوازی دارایی بە معنای ڕەخساندنی دەرفەتی زیاترە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی و چینانەی کە کەمتر سوودمەند بوون بۆ ئەوەی بەشداری لە چالکی ئابوووریەکان بکەن. دامەزراوەی واینا بۆ پرسی دارایی بە هاوکاری بانکی ناوەندی عێراق چالاکیەکانی هەفتەی فراوانخوازی دارایی لە هەڵەبجە دەست پێ کرد بە بەشداری 11 بانکی هەرێم و عێراق و دامەزراوە داراییەکان لە ژێرناونیشانی تەندروستی دارایی ڕێگەی تاکەکان بۆ گەیشتنی داراییەکی بەردەوام و بەهێزتر. چالاکیەکانی هەفتەی گەیشتنی دارایی لە عێراق دەستی پێکرد بڕیارە لە ڕۆژانی داهاتوو لە پارێزگاکانی تری هەرێم ئەم چالاکیە بەردەوامی پێ بدرێت. هەڵەبجە بەهۆیەوەی نوێترین پارێزگای عێراقا هیچ بانکێکی ئەهلی تێدا نییە. پارێزگاری هەڵەبجەش دوای گفتوگۆکردن لەگەڵ نوێنەری بانکەکانی عێراق و هەرێم بە کورسات نیوزی وت هەڵەبجە بەلای بانکەکانەوە گرنگێکی زۆری هەیە پلانیان هەیە لە قەکانیان لێرە بکەنەوە. زۆربەی زۆریان ئامادەیان دەربڕیوە کە لێرە ئەگەر بانکەکەش بڵین فەرعی ڕئیسی نەبێ مەکتەبێکیش بێ وەکو سەرەتایەک ئەبێ بە بناغەیەک بۆ کردنەوەی بانکەکە. المحافظة تمتلك عدة مقومات اقتصادية منها پارێزگاکە چەند پایەکی ئابووری هەیە لەوانە سەرچاوەی سروشتی و مرۆیی. لەبەرەوە پێمان وایە پارێزگاکە سەرچاوەیەکی گرنگە بۆ بانکی ناوەندی عێراق و دامەزراوە داراییەکان. مهم بالنسبة للبنك المركزي العراقي والمؤسسات المالية. نرخی تکتی گەشتی فڕۆکە بە نزیکەی 150 بەرز بووتەوە دوای دەستپێکردنەوەی گەشتەکانی فڕۆکەخانەی هەولێر. نرخی تکتی گەشتەکان بەرزبوونەوەی بەرچاویان بەخۆیانەوە بینیوە. بۆ بەشێک لە گەشتەکان بە ڕێژی 150 بەرز بووتەوە. یەکێک لە خاوەن کۆمپانیەکانی فڕۆکەوانی بە کورسات نیوزی وت بەهۆی فشاری هێڵەکانی فڕۆکەوانی و بەرزی نرخی سوتەمەنی نرخەکان بەرزبوونەوەیان بەخۆ بینیوە. نرخی بلیتی فڕۆکە نەک بەس لە هەرێمی کوردستان و لە عێراق بەتایبەت و لە ناوچەکەش بەگشتی بەرز بووتەوە، یان لە کۆی وڵاتانی دنیا بەرز بووتەوە. لە بۆ چەند سەبەبێک دەگەڕێتەوە بەڕاستی. ئەگەر بین باسی هەرێمی کوردستان و عێراق بخەین بەگشتی ینی بەتایبەتی ئەوە سەبەبی ئەوەیە کە ژمارەی گەشتەکان کەمە، زەختەکی زۆر ینی لەسەر فڕۆکەکان هەیە، لەسەر ئێرلاینەکان هەیە، بۆیە نرخەکان بەرز بوویتەوە. و زایدەن ئەگەر لە ڕووی نێودەوڵەتی شۆ تەماشا بکەین نرخی بنزین و سوتەمەنی زۆر زیادی کردووە، بۆیە لە کۆی دنیا نرخی بلیتی فڕۆکە بەرز بوویتەوە. بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێم ئەڵێت بڕیارە ئەمڕۆ وەفدێکی باڵای هەرێم بۆ پرسی ئەسیکۆدا بچێتە بەغا. بڵند محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێم بە کورسات نیوزی وت ئەمڕۆ وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی ئەسیکۆدا سەردانی بەغا ئەکەن لەگەڵ لێپرسراوانی عێراق کۆبنەوە لە کۆبوونەوەکەیە گفتوگۆ لەبارەی پرسە تەکنیکی و هونەریەکانی چۆنێتی جێبەجێکردنی ئەو سیستما لە دەواازە سنووریەکانەکرێت. بەشێکی زۆری بازرگان و خاوەن کۆمپانیەکان تووشی گرفت بووینە، گرفتی ناردنە دەرەوەی پارە، گرفتی ئاڵوگۆڕی بازرگانی. ئەوە بوو کە ئەم ساڵ زنجیرەیەک کۆبوونەوە لەگەڵ چ لایەنی عێراقی، چ ئێمە سەردانی ئێوەمان کرد، چ ئەوان سەردانی هەولێریان کردووە. ئەوەی ماوەتەوە ئەمڕۆ وەفدێکی متەکامل سەردانی شاری بەغدا دەکەن کە لە ڕووی هونەریەوە تەواوی بارودۆخ ئەوی کە پەیوەنددارە بە بابەتی ئەسیکۆدا قسەی لەسەر دەکەین و هەروەکو پێشتریش
لایانی پەیوەندیدار لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتەی بڵاو کردەوە کە دانیشتنی بەرهەمدار ئەنجام دراون پێشبینی دەکەین ئومێد دەکەین کە ئەو سەردانەی بەغدا مژدەی دڵخۆشکەر بینین کە بە یەکجاری ئەم کێشەیە کۆتایی پێ. لە دوای دوو ڕۆژ پشوو ئەمڕۆ بازاڕە جیهانیەکان کرانەوە لێرەیە باسی بەهایدراوەکان و هەروەها باسی نرخی زێڕ و زی و نەوتان بۆکەم با بزانین گۆڕانکاریەکان چین سەرەتاش بە بەهایدراوەکان دەست پێکەم لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان $100 بە 154,650 دینار بوو خراپ نییە بە لە بەرچاوگرتنیەوەی کە فشارەکان لەسەر عێراق زیاتر بووە و ئەگەر بمانەوێ ئەو فشارانە لە بەرچاو بگرین ئەگەر بمانەوێ پێشبینی بۆ داهاتوو بکەین دیسانەوە ئەگەر بێت و عێراق ئەم بابەتانە کە ئەمریکا زەختی خستوەتە سەر بەهۆیەوە چارەسەری نەکات بێگومان بەهای دینار بەرامبەر بە دۆلار داهاتوێکی ڕوونی لە بەردەم نابێت 100 پاوەند لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 205,000 دینارە باسی دینار ناکەم دابەزینەکەی چەند و چۆن ئەبێت نامانەوێت پێش بابەتەکان بکەین بابزانێکین چی بەسەردێت 100 یۆرۆ لە هەرێمی کوردستان بە 181,000 دینار مامەڵی پێوەکرامڕۆ لە بازاڕەکان و $100 بەرامبەر بە تمەن بە 15,700,000 تمەن بوو تمەن بەرامبەر بە دۆلار لە نێوان 15,500 بۆ 15,750 لەم نێوانەیە یاریە کات و ماوەتەوە لە چاوەڕوانیایە تمەن بۆی کە بزانێت بەرار بارودۆخەکە بەرەو چ ئاقارەکە ئاڕوات لە بەرەوەی کە نا بەرچاوێک بۆ دانوستانەکان ڕوونە نەک بۆ جەنگەکە کە بزانین ئایا ئەم ئاگربەستە ئەمێنێتەوە یان دیسانەوە بەردەوام بێت بۆیە پێچێت کە بازاڕی دراوی نیشتیمانی ئێران و تا بازاڕی تمەن لە چاوەڕوانی بارودۆخەکەیە بێت 1 ملیۆن لیرەی سووری بە 115,000 دینار و 100 لیرەی تورکیش بە $3,435 لە هەرێمی کوردستان مامەڵی پێوەکرا با بچینە لای نرخی زێڕ و زی و بزانێکین دەربارەی زێڕ چی هەیە ئۆنسەیەک زێڕ ئەمڕۆکە بە $4,693 ئەتوانین بڵێین مایەوە زێڕ بەراورد بە کاتی داخرانی بازار گۆڕانکارێکی ئەوتۆی بەسەرانە هاتووە دیسانەوە هاوشێوەی وەگەوەی کە بۆم باسکردن دەربارەی تمەن بازاڕی زێڕیش پێچێت کە لە چاوەڕوانی ئەم دۆخەیە ببزانێت چی بەسەردێت ئەگەر بێت و ئەم دۆخە بەردەوام بێت نرخی نەوت بە بەرزی بمێنێتەوە پێشبینی ئەکرێت کە هەڵاوسان بەرز ببێتەوە لە ئەمریکا پێشبینی بۆ هەڵاوسان بەواتای ئەوەیە کە ڕێژەی سوود لە وڵاتە یا ئەوە تاوەکو خۆی ئەمێنێتەوە دانا بەزێندرێ یا ئەوە تا بەرز ئەکرێتەوە تاگە بەرز نەکرێتەوەکو خۆی ئەمێنێتەوە کە ئەمە بە زیانی نرخی زیوە و نرخی زێڕەوە دای ئەبەزێنێت بەڵام وەکوتم هێشتا زێر لە چاوەڕوانیە بۆی بزانێت کە داهاتویم جەنگەچی بەسەردێ ئەگەر بێت و جەنگەکە دەست پێ بکار و لە دابەزینەکات ئەگەر بێت و بەرەو ڕێککەوتن بڕۆن ئەوە نرخی زێر بەرزبوونەوە بخۆیەوە بینە 1 کیلۆگرام زەر بە $150,926 مامەڵی پێوەکرا 1 لیرەی زەر بە $995 بوو ئەمڕۆ ئایارە جیاوازەکان ئایارە 18 و 21 و 22 لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئایارە 18 بە 870,000 دینار ئایارە 21 بە 1,014,000 دینار و ئایارە 22 بە 1,062,000 دینار مامەڵی پێوەکرا با بچینە لای بابەتی زی و بزانین دەربارەی زی و چیمان هەیە ئۆنسەیەک زی و ئەمڕۆ بە $75.31 بوو بازاڕەکان بەڕاستی ئێستاوان لە هاتووە کە پێشبینی بۆیان قورسە هەموو بازاڕەکان لە چاوەڕوانی ئەم دۆخەیان کە بزانن چی بەسەردێت و ئاراستەکەیان لەگەڵ ئەوەیە هاوتەری بکەن کیلۆگرامێک زی و بە $2,421 مامەڵی پێوەکرا کرێن و فرۆشتنی پێوەکرا لە هەرێمی کوردستانیش زیوی مەڕمەڕە بە $2,525 و زیوی پاڵمیش بە $2,525 مامەڵی پێوەکراوە بچینە لای نەوت بزین نەوت چ گۆڕانکارێکی بەسەرا هاتووە گرنگترین بابەتی ئەم ڕۆژانەی بارودۆخی جەنگەکە یەک بەرمیل نەوتی خاوی برند دیسانە ئەمڕۆ بەرز بۆتەوە بە $108.10 مامەڵی پێوەکرا سەرەتا باس و خواستی ئەوە بوو پێشەوەی بازاڕەکان داخرێن کە ڕەنگە ئەمریکا و ئێران لە پاکستان دانوستان بکەن دیارە عراقچی سەردانی پاکستانی کرد بەڵام ترامپ ڕێگری کرد لەوەی کە وەفدەکەی بچێتە پاکستان وتی من وەفدی خۆم نانێرم کە ئەم هەموو سەعاتە دوور و درێژە لە ناو فڕۆکەیە بێ بۆ ئەوەی کە بۆ شتێک کە هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ شتێکی بێ ئەنجام وەنەی هێژ وەفتەکە بچێت بۆ پاکستان بۆیە نازانرێت کە دانوستانەکان چی بەسەرادێ بەڵام هێشتاش لە بارودۆخی ئاگربەستین بەڵام سەرڕای ئەوەش بازرگانی نەوت وەکو خۆی ئاستەنگەکانی بەردەوام نرخی نەوت لە بەرزبوونەوەیە هەرچەند
گۆڵدمان ساکس پێشبینیەکانی بەرز کردوەوە بۆ چارەکی چوارەمی ئەم ساڵ ئەوترێت کە نەوتی برند بۆ سەر و $90 دەوروبەری $95 و نەوتی تەکساس بۆ $80 سەر و $80 بەرز ئەبێتەوە. غازی سروشتیش بە $2.59 بوو لە بازاڕە جیهانیەکان. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بازاڕەکان لە دوای کرانەوە وەکوتم لە دوای 2 ڕۆژ پشوو بازاڕە جیهانیەکان ئەم نرخانەی بەدەستەوەدا هێشتا هەموو بازاڕەکان لە چاوەڕوانی بارودۆخەکان و ئەمەش وەکو بازاڕەکان لە چاوەڕوانیان بۆی بزانین چیان بەسەردێت. بابەتێک کە هەیە و زۆر گەرمام ڕۆژانە بابەتی گەروی هورموز زانین کە وڵاتان هەمووی بە دوای ڕێگەی جێگرەوەی ئاگەڕن. ئێستاوەی کە سەرنج ڕاکێشەوەیە کە عێراق بووە بەجێی سەرنجی هەندێک لە وڵاتان بۆی کە بەبێ بەجێگرەوەی گەروی هورموزەکە وابێت دیارە سوودێکی زۆری بۆ عێراق بێت. پرۆژێ ڕێگەی گەشەپێدانی عێراق سەرنجی پلانداڕەژەرانی ناوچەکە و جیهانیشی بەلای خۆیان ڕاکێشاوە. لە ئێستاە کە جەنگی ئەمریکا، ئیسرائیل و ئێران بازرگانی لە کەندا و پەک خستووە وڵاتان بە دوای ڕێگەی جێگرەوەی دەریایی و وشکانی ئاگەڕن بۆ ئەوەی پشتبەستن بە گەروی هورموز کەم بکەنەوە. پرۆژێ ڕێگەی گەشەپێدانی عێراق وەک یەکێک لە پرۆژە گرنگەکان باسی لێوە ئەکرێت کە ئەتوانێت نەخشەی ترانزیتی نێوان کەندا و ئەوروپا سەر لە نوێ پێناسە بکاتەوە. ناسەقامگیریە جیۆپۆلیتیکیەکانی کەندا و بە تایبەتی ئاستەنگەکانی گەروی هورمز جارێکی دیکە بە بیری جیهانی هێنایەوە کە چەند گرنگا ڕێڕەوەکانی بازرگانی نێودەوڵەتی ئەمن و جێگیر بن و هەر جۆرە ناکۆکیەکی سیاسی نەیان کات بە کارتی فشار و هەڕەشەیان لەسەر دروست نەکات وەک گەروی هورمز کە لە ڕێڕەوێکی استراتیژی بازرگانی وزەی جیهانەوە بووە بە خاڵی لاوازی هاوکێشە ئابوووریەکانی جیهان. زلهێزەکانی ناوچەکە و جیهانیش زیاتر لە هەمیشە هەستیان بە گرنگی دروستکردنی ڕێڕەوێکی جێگرەوە بۆ بازرگانی کەندا و ئەوروپا کردووە، ڕێڕەوێک کە بتوانێت پشتبەستن بە گەروی هورمز ئەو ڕێڕەوە هەستیار و پڕ ناسەقامگیریە کەم بکاتەوە. لەو نێوانەدا پرۆژەی استراتیژی ڕێگەی گەشەپێدانی عێراق کە بە ڕێگەی ئاوریشمی نوێش ناوی دەهێنرێت بووە بە یەکێک لە گرنگترین فاکتەرە جیۆئابووریەکانی ناوچەکە. پرۆژەی ڕێگەی گەشەپێدان پرۆژەیەکی ژێرخانیە کە بەندەری فاو لە باشووری عێراق بە تۆڕی گواستنەوەی وشکانی دەبەستێتەوە و لە ڕێگەی خاکی تورکیاوە کەندا و دەگەیەنێت بە بازاڕەکانی ئەوروپا. فۆکس نیوز لە راپۆرتێکدا گفتوگۆی لەگەڵ شرۆڤەکارێکی ئەنجومەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کاروباری جیهانی کردووە. موهەنەد سەلوم لە فۆکس نیوز باسی لەوە کردووە کە پرۆژێ ڕێگەی گەشەپێدان گۆڕانکاریەکی هەمیشەی و پێکهاتەیە لە نەزمی بازرگانی سەردەمی جەنگدا و دەڵێت کارەکانی ئەو ڕێڕەوە بە پێی پلان بەرەو پێش دەچێت. ئەم شرۆڤەکارە باسی تێچووی پرۆژەکەشی کردووە و دەڵێت بە گوێرەی هەڵسەنگاندن و خەمڵاندنە سەربەخۆکان تێچووی ڕاستەقینەی ڕێگەی گەشەپێدان $24 میلیارد ئەوە لە کاتێکدایە کە لە پلانەکاندا و بە گوێرەی میدیا عێراقیەکان تێچووەکەی بە $17 میلیارد خەمڵێنراوە. ساڵی 2023 بە شێوەی ڕسمی دەست بە کارەکانی پرۆژێ ڕێگەی گەشەپێدان کرا و ساڵی 2025 محەممەد شیع سوودانی بەشی یەکەمی پرۆژەکەی کردەوە کە لە 63 کیلۆمەتر جادەی وشکانی پێک هاتووە. فۆکس نیوز لە راپۆرتەکەیدا دەڵێت پێشبینی دەکرێت قۆناغی یەکەم تا ساڵی 2028 تەواو بکرێت. ئامانجی پرۆژەی ڕێگەی گەشەپێدان ئەوەیە کە عێراق لە ئابوووریەکی پشتبەست و بە نەوت ببێت بە ناوەندێکی ترانزیتی و لۆجستی لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لە ڕووی سیاسیەوە بەهۆی گرژیەکانی کەندا و گەروی هورمزەوە بە گرنگیەکی زۆرەوە لێی دەڕوانرێت و ئەگەر بە تەواوەتی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە یەکێک دەبێت لە گرنگترین گۆڕانکاریەکان لە نەخشەی بازرگانی وشکانی لە نێوان ئاسیا و ئەوروپادا. باسی پرۆژە ڕێگەی گەشەپێدان زۆر گەرم بووە. سەیری ئەم خەریتەیە بکەنەمە ئێستا من لە ئینفۆگرافیکێکە بە وردەکاری زیاترەوە بە داتا و ژمارە بۆتان باس بکەم، بەڵام سەرەتا بۆی کە بەرچاوڕوونیەک هەبێت. ئەگەر ئەمە نەخشەی عێراق بێ، بێگومان نەخشەی عێراقا، ئەم ڕێگەیە لێرە لە بەندەری فاوەوە کە لەسەر کەنداوە دەست پێکات هەتاوەکو
ئەگاتە سەرسنووری تورکیا لەوێەوە داخڵ بە تورکیا بێ ئەمە شوێنەکانە بە دیاریکراوی کە پیای تێ ئەپەڕێت بێگومان ناسریا ئەچێتە بەغا هەروەها ئەچێتە مووسڵ و لە کۆتاییشاوەکەوتم ئەچێتە سەرسنووری تورکیا دەنگۆیەک هەبوو باسێکەیە هەتاوەکو ئێستا بە دیاریکراوی نازانین یەکلانە بۆتەوە کە ئایا بە هەرێمی کوردستانە ئەڕوا بە فیشخاپورە ئەڕوا ئینجا بچێتە تورکیا یاننا بەڵام بە هەر حاڵ ئەمە ڕێگەکەیە لە بەندەری فاوە لەسەر کەنداو بۆ تورکیا لە تورکیاوە بۆ ئەوروپا ئەم ڕێگەی یەکجار گرنگە و ئەم بابەتە هەر پێش ئەمەش قسە و باسی زۆری لەسەر بوو لە بەرەوەی کە ببوو بە ڕکابەری هەندێک ڕێگەی گرنگ و ڕەنگە زیانی بە هەندێک ڕێگەی استراتیژی بگەیاندا لە ڕێی قەبارەی بازرگانیەوە لە ڕێی پشتبەستنی وڵاتانەوە بەڵام ئێستا کە باس و خواستی گەروی هورمز گەرمە و ئێستا کە بابەتەکە ئەوەیە هەموو وڵاتان بۆ جێگرەوە ئەگەڕێن بۆ گەروی هورمز بۆ نمونە زانین کە سعودیا هێڵێکی بۆری هەیە کردی بە جێگرەوەی گەروی هورمز ئێستا ئەم بابەتی ڕێگەی گەشەپێدانە گرنگێکی زیاتری هەیە لە بەرەوەی کە ئەوترێ فۆکس نیوز باسی کردووەڵێ ئەم ڕێگەیە ئەتوانێت ببێ بە جێگرەوەی گەروی هورمز با لێرە من بە داتا و ژمارە زیاتر باسی ئەم بابەتە بکەم و هەندێک ژمارە لەم بارەیەوە بخەمە ڕووبۆتان ڕێڕەوی ئەم ڕێگەیە کە بۆم باسکردن لە بەندەری فاو لە بەسڕەوە ئەچێتە بەغا ئەچێتە مووسڵ ئەچێتە تورکیا لەوێ بۆ ئەوروپا گەرمانوێ دیمەنە گەورەکە بە دیاریکراوی ببینین بەندەری فاو واتە کەنداو بە ئەوروپا ئەبەستێتەوە کەنداو بۆ ئەوروپا هەمان ئەو ڕێڕەوەیە کە داخرانی گەروی هورمز زیانی گەورەی بە ئەوروپا گەیاندووە نرخەکانی لە ئەوروپا بەرز کردوەوە بۆتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسان لە بەریتانیا و لا یەکێتی ئەوروپاش. ئەمە ئەم ڕێگەیە بە دیاریکراوی ئەتوانێت جێگرەوەی گەروی هورمز بێ وەکوتم وەکو فۆکس نیوزش باسی لێ کردووە ئەتوانێت جێگرەوەی نۆکەندی سوێس بێترەمە ڕێگەیەکی وشکانیە پێویستی بە ئەو ڕێگە ئاویانە نەماوە کە دایمە مەترسیان لەسرە دایمە ئەبن بە هەڕەشە بۆ بازرگانی دەریایی و پێویستی بە دەریای سوور نەماوە کە حوسیەکان لە هەر کوێ گیریان خوار بڵێمە ناهێڵن کەشتی تێبپەڕێت و هەروەها ڕێگەی IMECش دیسانەوە ئەم ڕێگەیە بێتە جێگرەوەی ئەوش پێویستی پێی نامێنێت تایبەتمەندیەکانی چییە؟ درێژیەکەی 1200 کیلۆمەتر ڕێگەیەکی یەکجار گەورەی وەکووتم کەنداو بە ئەوروپا ئەبەستێتەوە با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە و قسەی زیاتر لەم ڕێگەیە بکەین کە ئێستا دیارە سەرنجی میدیا جیهانیەکانی بەلای خۆیان ڕاکێشاوە پێکاتەکەی بریتە لە هێڵی شەمەندەفەر و هەروەها ڕێگەی خێرا هەروەها ناوەندی لۆجستی و پیشەسازی و ژمارەی وێستگەکانش کە هەموو ڕێگەکە لە خۆی ئەگرێت 15 وێستگەیە واتە هەموو ئەم ڕێگەیە ئەم 1200 کیلۆمەتر کە بۆم باسکردم 15 وێستگەی هەیە و چەندین ناوەندی لۆجستی و پیشەسازی جیاوازیش هەیە جگە لە ڕێگاکان کە هێڵی شەمەندەفەر و ڕێگەی خێرا وەکوتم بە تەواتی پشتبەستن بە ڕێگا دەریاییەکان و ڕێڕەوە ئاویەکان ناهێڵێت و وڵاتانی تر لەو ئاستەنگا ڕزگار ئەکات. تێچی پرۆژەکە فۆکس نیوز لەگەڵ پسپۆرە قسەی کردووە پسپۆڕەکە لە گفتوگۆکەی فۆکس نیوزاڵێ بە خەمڵاندنە واقعیەکان ئەوەی کە خەمڵاندن کراوە تێچوەکەی 24 ملیار دۆلارە بەڵام ئەوەی کە لە پلانەکانە هەیە ئەوەی کە میدیا عێراقیەکان باسی لێوە ئەکەن پرۆژەکە 17 ملیار دۆلار تێچووی هەیە قۆناغی یەکەمی بۆ تەرخان کراوە کە 930 میلیۆن دۆلارە واتە لەم 17 ملیار دۆلارە 930 ملیاری تەرخان کراوە هێڵی شەمەندەفەرەکەی 10 ملیار دۆلاری بۆ تەرخان کراوە و بەشی جادەکەی ئەمانە هەمووی بە مەزەندەی یاواتە بە دەقیقی نییە پرۆژی جادەی خێراکەی 4 بۆ 5 ملیار دۆلار و ناوەندە لۆجستیە و ناوەندە پیشەسازیەکانیشی 2 بۆ 3 ملیار دۆلاریان بۆ تەرخان کراوە لەم 17 ملیار دۆلارە هەر کامی ئەتوانێکە کەم و زیاد بکرێت با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە بە پێی بەروارەکان بە پێی ڕێکەوتەکان ئەو بەرەو پێشچوونەکە بە خۆیەوە بینیوە ساڵی 2023 بە ڕەسمی کارکردن لەم پرۆژەیە دەستی پێکرد ساڵی 2024 لێک تێگەیشتنێک لە نێوان عێراق و تورکیا و ئیمارات و قەتەر کرا کە ئەمەش نیگەرانی هەندێک لە وڵاتانی دراوسەی لێکەوتەوە لە بەرەوەی کامە ئەم جادەیە ڕکابەری هەندێک لە ڕێڕەوەکانە لە وڵاتانی دراوسە بۆ نمونەگەر بە دیاریکراوی پێتان بڵێم ڕێڕەوەیەکی گرنگەیە لە هەندستانەوە بۆ ئەوروپا ڕێڕەوەیەکی گرنگەیە لە چینەوە بۆ ئەوروپا و هەندێک لە وڵاتانی لەمڕۆ نیگەران کردووە بەڵام سوودی زۆر بە عێراق گەیەنێ عێراق لە وڵاتێکی پشتبەست و
تەواو پشت بەسوو بنەوتەوە ئەکا بە ناوەندێکی گرنگی ترانزیتی و بازرگانی لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش. ساڵی 2025 سیستمی تیر لەم پرۆژەیان سیستمی تیر چالاک کرا لەو شوێنانە کە ئەکەونە سەر ڕێگەکەی ئەم جادەیە ئەم ڕێڕەوە سیستمی تیر چییە؟ ئەم سیستمە ئاسانکاریەکە بۆ بازرگانی و ئەو ڕێکارە ئیداریانەکە بۆ دەربازکردن یان بۆ ڕۆشتنی کاڵا لە سنوورێکەوە لە گومرگێکەوە بۆ گومرگێکی تر پێویستە لێرەیە بە تەواتی کەمەکرێتەوە بە ئەلکترۆنیەکرێت و ئاسانکاری بۆکرێت و ساڵی 2023 ئەوترێت کام پرۆژە تەواوکرێت هەرچەندە ئەزانین کە ما وڵاتی بەرنامە نییە و وڵاتی ئەوە نییە کە هەموو شتێ لە کاتی خۆیان بەڕێوە بچێ هەندێک باسی شەیاڵن تا 2035ش با زۆر بەتەمای نەبین تاوابێ بەڵام ئێستێکە وڵاتانی جیهان پێویستیان پێێتی ڕەنگە بتوانین خۆش بین کە قۆڵی هیمەتی لە هەڵماڵ و زووتر تەواوی بکەن. با بچینە لای داتاکانی تریشمان هەر لەم بارەیەوە ئەم ڕێگەیە بە تەواوەتی کاتی بازرگانی کردن کەمەکاتەوە بە دیاریکراوی 14 بۆ 26 ڕۆژ بەبێ پشتبەستن بەم ڕێگەیە پێویستە بۆ بازرگانی کردن ئەگەر پێویست بێ ئەم 14 بۆ 26 ڕۆژە بۆ 7 بۆ 10 ڕۆژ کەمەکاتەوە تا بازرگانی کەندا و ئەوروپا ئابەم ئاستە کەمەکاتەوە بە دیاریکراوی بۆ نموناگەر باسی بکەین بازرگانی لە نێوان ئیمارات و پۆڵەندا لە پێش ئەم پرۆژە کاتێکی زۆری پێویست بوو بەڵام لە ئێستا بە 10 ڕۆژ بە تەواتی ئەنجامەدرێت. توانای ئەم ڕێگەیە یەکەم یانەوەیە کە 1000 بار هەڵگر لە ڕۆژێکە ئەتوانێت هاتوچۆی پیا بکە و توانای بازرگانی کردن بە تایبەتی 1,100,000 تۆنی ساڵانەیە. توانای گواستنەوەی باری بە بازرگانی و بە ترانزیت و بە هەموو شتێکەوە 6,300,000 تۆنە لە ساڵێکە و توانای گەشتیاریش لە ساڵێکە ئەتوانن 2,850,000 کەس هزار گەشتیار بەم ڕێگەیە گەشت بکەن بۆ نمونە لە وڵاتێکی کەنداوە ڕۆبکەنە ئەوروپا بۆ گەشتکردن. بەم زانیاریانە من کۆتایی بە هەواڵا بوریەکانی ئەمڕۆ هێنم کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.